هەر لەسەر پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەمێنینەوە بەڵام لەلایەنێکی دیکەوە باس لە پرسێکی دیکە دەکەین کە تۆمارکردنی یاخود تێڕوانینی تۆمارکردنی سکاڵا دژی کورسی کۆتاکان و پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. ئایا بۆچی دەبێت پەنا بۆ هەنگاوێکی لەم شێوەیە بنرێت؟ ئایا تۆماری سکاڵەکان هیچ ئەتوانین بڵین چارەسەرێکە یاخود هیچ ئەنجامێکی دەبێت یاخود نا؟ بۆیە دەمانوێت زیاتر سەبارەت بەم بابەتە گفتوگۆ بکەین لەگەڵ ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان کە میوانمانە. ئەم کاتت باش بەڕێز ئایدن، با بۆ پرسیارە دەست پێ بکەین کە پێکاتەکان خۆیان لە چەند خولێکی پەرلەمان یاخود هەڵبژاردن بەشداریان کردووە، هیچ کێشەیەکیان هەبووە و کاتە تاوەکو با بڵین ئێستا بڵین ئەمە دەستێوەردانی سیاسیە یاخود هەمان ئەم کێشانە پێشتریش هەبوو ئێستاش هەیە؟ بەڵێ پێشێکی زۆر سپاسان دەکەین، هەروە ڕێز و سەلاو بۆ کەناڵی بیسار هەیە. بەڵێ کە وجودی پێکاتەکان و یا بابەتی کۆتا لە هەرێمی کوردستان عێراقتە کە بابەتێکی گرنگە و کە پێشترش ئێمە تاکیدمان لەسەوە کردووە کە وجودی کۆتا و وجودی پێکاتەکان ئەمە پشتیوانێکە بۆ پشتیوانیکردنی و یا دامەکە بۆ بێزکردنی پێکەوە ژیانی نەتەوەکان و ئەدیانەکان لە هەرێمدا. ئەمانە خۆی لە خۆیدا گرنگە، دەبێت هەموو لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی پشتیوانی لە وجودی پێکاتەکان بکرێت و پشتیوانی لە ئەم پێکەوە ژیانە بکرێت و بۆ ئەوەی زیاتر بەهێز بێت و کە ئەمەش بۆ ڕەوشی پێکاتەکان باشە و بۆ بەشداری بوونیان لە ئێستادا لە پرۆسەی سیاسی لە بڕیارە سیاسەکان بە تایبەتی لە پەرلەمان و لە حکوومەتە کە بەشداربوونێکی باشیان هەیە. بەڵام بەداخەوە کە دیارە لە ئێستادا کە باسی کۆتا ئەکرێت و کە کۆتا بووتە ناکۆچی و یا بووتە کێشەیەک نێوان لایەنە سیاسەکان و ئەمانە ئێمە پێشتریش کە لەسەر ئەم بابەتە قسەمان کردووە، وتمان کە نابێت کۆتا بکرێتە ناکۆچی و یا پێکاتەکە بخرێتە ناو کێشە سیاسەکانی نێوان ئەم لایەنە سیاسەکان. ئێمە لە ڕابردوش لە ئێستاش تاکید دەکەینەوە، ئێمە لەگەڵەداین کە دەبێت ئەم لایەنە سیاسیانە بە تایبەتی پارتی و یەکێتی دەبێت ڕێککەوتنیان هەبێت و دەبێت تەوافقیان هەبێت و لەسەر پرۆسەی هەڵبژاردن ئێمە نامانێت ببینە تەڕەف وایە لەگەڵ ئەوەش دانینە ئەم لایەنە سیاسانە کە کۆتا وایە بکەنە تەڕەف نێوان لایەنە سیاسەکان. لە ئێستا دەکە دیارە ئەم بابەتە مەسلەی کۆتا بەداخەوە کە لە محکەمەی فێدرال دیارە لەسەر وجودی کۆتا و لەسەر بابەتی کۆتا کە سکاڵا تۆمارکراوە، ئەمەش هەنگاوێکی هەڵەیە و ئەمە هیچ دەرەنجامیش نابێت و کاریگەری خراپش دەبێت و لەسەر پێکەوە ژیانی نەتەوەکان و ئەدیانەکان. لەبەرەوەی وجودی نەتەوەکان کە بابەتێکی هەستیارە و کە مەسلەیەکی گرنگە بۆ پشتیوانیکردنی تەعایش و پێکەوە ژیان لە عێراق و لە هەرێمی کوردستانی عێراقدا. بەڵێ باشە کاگایدن، تۆمارکردنی سکاڵای دادگا با بڵێن سکاڵا لە دادگای فیدراڵی کە ئێستا جەنابتان ئاماژەتان پێکرد لەسەر کورسی کۆتا و پێکهاتەکانی هەرێمی کوردستان، پێت وایە چ ڕێکارێکی یاسایی هەیە کە بگیرێتە بەر یاخود چ ڕێکارێکی سیاسی هەیە کە بۆی بگیرێتە بەر؟ ئەمە زیاتر بابەتەکە سیاسیە کە دیارە دەستێوەردانی زیاتر لە کاروباری پێکاتەکان ئەکرێت و لە کاروباری کۆتا ئەکرێت و مەبەستی سیاسی ئەم سکاڵایە تۆمار کراوە بۆ مەبەستی فشارە لەسەر کۆتا و لەسەر پێکاتەکان. من باوەڕ ناکەم هیچ دەرەنجامێکی باشی هەبێت و کە ئەمەش کراوە لەم کاتەدا هەڵەیە و کە ئەمەش لە بەرژەوەندی پێکەوە ژیانی پێکاتەکان نییە کە ئێمە لەگەر ئەوەش دانینە کە ئەم جۆرە شتانە کە بەرامبەر پێکاتەکان بکرێت و ویا پێکاتەکان بکرێتە هەدەف و ئامانجی سیاسی بۆ مەبەستی سیاسی فشار دروست بکرێت و لەبەرەوەی وتم کە مەسلەی پێکاتەکان مەسلەی کۆتا بە تایبەتی کۆتا بە قانون تەنزیم کراوە، بە یاسا تەنزیم کراوە کە بەشدار بوونێکیان هەیە و لە پرۆسەی سیاسی و لە پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیران ئەمانە هەموو شتی باشن و ئیجابینە. بەڵام هەندێک لایەن دەیانەوێت
بەو ڕێگایە کە ئەم پێکەوە ژیانە ئەم تەعاویشە تێک بدەن و ئەمە لە عینی کاتیشدا کە تۆمارکردنی سکاڵە دژی کۆتا و دژی پێکاتەکان ئەمە دژی پێکەوە ژیانە و دژی مەبادەکانی مافی مرۆڤ و دژی دموکراسیەتە کە ئەمانە دەبێت ڕێز لە ئیرادەی پێکاتەکان بگیرێت و دەبێت ڕێز لە ئیرادەی نوێنەرانی پێکاتەکان بگیرێت و لەبەرەوەی وتم کە ئێستادا 11 کۆتا لە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی پێکاتەی نەتەوەی ئەکات و بە تایبەتی نەتەوەی تورکمان و نەتەوەی کردان و سریان و ئاشوو و ئەرمەن کە ئەمانە 11 کۆتایە لە پەرلەمانی کوردستان کە بەشداربوونی ئەم کۆتایە زیاتر معنەویە کە پاڵپشتەکە بۆ پێکەوە ژیانی نەتەوەکان بۆ پێکەوە ژیانی پێکاتەکان لە هەرێمی کوردستانی عراقدا. باشە کاگای دەنێستا جەنابەت ئاماژەت پێکرد ئەمە هەڵەیە و کێشە دەنێتەوە بۆ پرسەکانی مافی مرۆڤ و هەروەها کێشەیەکیشە بۆ پێکاتەکان. جەنابەت وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان لەگەڵ پێکاتەکانە کۆبوویتەوە بزانیت ئەوان کێشەکەیان چییە؟ کێشەکە بەڕوونی ئەگەر دەستی بخرێتە سەر یانێ ئێمە بەڵێ چۆن ئەڵێ نقاط بخرێتە سەر حروفەکان چین؟ بەڵێ ئێستا کە دیارە کێشەی هەڵبژاردن هەیە کە لە نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی لە نێوان پارتی و یەکەتیدا کە ئەم دوو حزبە بەڕێزانە کە حزبی ئەساسین و سەرەکینە لە هەرێمی کوردستان کە ئێمە هیچ کات تەڕەف نینە لێوان ئەم کێشە سیاسە لە نێوان ئەم لایەنە سیاسیانەدا لێرەدا کە وجودی کۆتە ناو پەرلەماندا ئێمە پێشترش باسمان کردووە کە ئێمە کۆتە ئەم 11 کۆتایە و نوێنەرانی و نەتەوەی تورکمان و نەتەوەی کردان و سریان و ئاشوری کە ئێمە بەشدارن لە پرۆسەی کە لە پرۆسەی پەرلەمان و یا بەشدارین لە ناو حکوومەتە ئێمە تەحالوفمان هەیە لەگەڵ حزبی سەرەکی کە پێکەنێری حکوومەتە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئێمە پابندین بۆ تەحالفە ئێستا ئێمە وجودمان هەیە لەناو کە نوێنەراتیمان لەناو حکوومەتی هەرێمی کوردستان لە عینی کاتیش لەناو پەرلەمانی کوردستان ئێمە نابێتمە لەناو حکوومەت بەشدار بین لەناو پەرلەماندا معارەزە بێت ئێمە پابندین بۆ ئیتفاقێک لە نێوانماندا هەیە لێرەدەوە گرفتەکان دەست پێ دەکەوە هەندێک لایەن وا پیشان دەدەن کە کۆتا نوێنەرایەتی ڕاستەقینە ناکەن و نوێنەرایەتی لایەنێکی دیاری کوردی ئەکەن و لەگەوان کە کارەکان و بۆ بەرژەندوان کارەکان ئەمانە ئەم بۆ چوونانە بەڕای ئێمە هەڵەیە و کە وجودی کۆتا وجودی پێکاتەکان گرنگە لە هەموو کات زیاترکردن کە بۆی پێویستە ئێمە کە وەکو نەتەوەکان وەکو پێکاتەکانیش ئێمە لەگەوەدا لەم ساڵەدا کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت و لە عینی کاتیشدا ئێمە داوامان کردووە کە کۆتا بە یەک بازنەی کە ئەمە ڕێی کۆتەکانە کەونێرانی کۆتەکە کۆبنەوە کراوە تاکید کراوە لە هەموو کۆبنەوەکان ئێمە لەگەڵ یەک بازنەین کە لە پرۆسەی هەڵبژاردندا لە عینی کاتیشدا ئێمە لەگەوەدانینە کۆتە دابش بکرێت و بەسەر ناوچەکان و یان بەسەر پارێزگارە محافەزەکان و لەبەرەوەی کە دابشکردنی لەسەر ناوچەکان ئەمە کاریگەری لەوانەی خراپ دروست بکرێت و کاریگەری سلبی ئەبێت و کە ڕەوشی پێکاتەکان کە ڕەوشێکی ئیسtisناییان هەیە و لەبەرەوە پێویستە بە یەک بازنەی لە عینی کاتیشدا ئێمە پێشترش داوامان کردووە کە کۆتەکان بەشدار نەبن لە هەڵبژاردننی تایبەتە چکە لەبەرەوەی لە هەڵبژاردننی تایبەتە زیاتر کار و دەستێوەردان لە کاروباری کۆتا ئەکرێت و لەبەر ئەمە ڕێی پێکاتەکانە بۆ پێکاتەکان گرنگە لە هەموو شتە گرنگترنەوەی کە ئیستقراری سیاسی لە هەرێمی کوردستان تەوافق و ڕێککەوتنی لایەنە سیاسەکان بە تایبەتی و پارتی و یەکەتی لەسەر ئەساسی تەوافق و ڕێککەوتن ئەو بابەتانە هەیە کە چارەسەر بکرێت و یعنی مەسەلەی هەڵبژاردن نەکرێتە بابەتێکی سیاسی لەبەرەوەی مەسەلەی هەڵبژاردن بابەتێکی ڕەهەندێکی نیشتیمانی هەیە و پێویستە لایەنەکان ئیتفاقی لەسەر بکرێت و لەم ساڵەدا هەڵبژاردن بکرێت. بەڵێ لەسەر پرسی تۆمارکردنی سکاڵا دژی کورسی کۆتاکان و پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئایدن معروف میوانی ئەمە بوو کە وەزیری هەرێمە بۆ کاروباری پێکاتەکان سپاس دەکەین ئەرکت کێشە.